بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە هەردوو لە تەکیدیان لە پێکهێنانی حکوومەتی کاتی بە بەشداری لایەنە سەرەکیەکانی هەرێم کردەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان، هەروەها لە هەولێرەوە تالاک مهۆندیس ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستا کامران بەخێر بەنگسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. باز لەو بکەین ئەمڕۆ جارێکی تر کۆمەڵی ئیسلامی وستنەوەی گۆڕان کۆبوونەوە بە پێویستیان زانیوە کە حکوومەتێکی کاتی پێک بێنرێت. بۆچی گرنگە حکوومەتی کاتی پێک بێنرێەوە؟ جیاوازی لەگەڵ ئەم حکوومەتی ئێستا؟ بەڵێ دەستان خۆش. بەنای خۆی گەورە و میهرەبان. دیارە مۆزوعی حکوومەتی کاتی یان حکوومەتی نیشتیمانی بەتەکید لە کاتی وەرسەرخانیان، لە کاتی گۆڕانکاریەکانیان، لە کاتی تێپەڕبوونی
بابرین ڕاگۆزەری مدەی پارلەمان و مدەی حکوومەتەکە پێک دەهێنرێ دوای ڕووداوەکانی 16 مانگی ڕابردوو لە دراهاویشتەکانی ڕێفراندۆمەوە کاتەکایەوە لە دوای ئەمەی کە پارلەمان کۆتایی پێهات لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 16 مانگەوە تووشی کۆمەڵی قەیران بوو لەگەڵ بەغدایە و ئەم قەیرانانە دەربارەی بژێوی ژیانی خەڵک دەربارەی موچە دەربارەی پەیوەندیەکانی نێوان خۆیان ئەم لایەنە سیاسیانەی کە حکوومەتیان پێکهێنا بوو هەموو ئەمانە ئەمەی خواست کە دروشمی حکوومەتێکی کاتی بەرز بکرێتەوە کە ئەو حکوومەتە کاتیە بتوانێت تاوەکو هەڵبژارنەکانی تر دەکرێەوە حکوومەتە کاتی ئەرشیەوە بێکە ئامادەکاری بکە بۆ هەڵبژارنەکانی ترۆکو ئەمڕۆکە لە ڕێگانەکەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی داهاتووە و قسە بکە و هەوڵ بدا بۆ سارەسەری بژێوی خەڵک و ئەو گرفتەی کە لەگەڵ بەغدایە دروست بووە بە تایبەتی لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆم کە پرۆسەی دانووسان و گەشتنە نەتیجە بە ئەندازەیەکی باش قرس و ئاڵۆز بووە بتوانێت ئەم حکوومەتە کاتیە بەلایانی کەمەوە ئەم سێ ئاریشەیە یان ئەم سێ هەنگاوە بنێ دواتر هەڵبژاردن بکرێەوە لە ئەنجامی هەڵبژاردنەوە و لە دەرهاویشتەکانی هەڵبژاردن بەڕێکەوتنی لایەنەکان حکوومەتێکی هەمیشەیی دروست بکرێت. زۆر باش بەڵام بۆچی ئێوە پێتان وایە کەم حکوومەتی ئێستا ناتوانێت ئەو سێ مەلەفەی کە بەڕێزت باست کرد و توێژ لەگەڵ بەغداد چارەسەری موچە کار بۆ هەڵبژارنێکی پاکات ئەم حکوومەتە ناتوانێت پێویست حکوومەتێکی کاتی پێکبێنێ مەسەن بۆ حکوومەت مەلەفانە بەڵێ ئەم حکوومەتە کە ئەم دوو لایەنە سەرچێ لە هەرێمی کوردستان تێیدا باڵا دەستن بە دڵنیاییەوە بەرپرسیارەتی ئەمن شوستەی ڕابردوویان دەکەوێتە ئەستۆ و بەرپرسیارەتی ئەم ئاڵۆزەی پەیوەندیەکانە لە بەغدایە دەکەوێتە ئەستۆ و ئەمەی کە ئێستا کە هەیە با بڵێن ئەگەر بێت وەرقسە لەسەر هەڵبژاردن بکەین هەتاکو ئێستا دۆسیەی ناو دەنگدەران پاک نەکراوەتەوە و هەتاکو ئێستا خەڵکی کوردستان بە ئەزمموی ڕابردووی دڵنیانیە لەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەڵبژارنێکی نەزیه و پاک دەکرێت لە سای ئەم شێواز حکومڕانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆیە پێمان وایە دەبێت حکوومەتێکی کاتی بێ ئەم حکوومەتە کاتیە بە ئەندازەیەکی باش بێلایەنانە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژارنەکان و ڕاپرسی بتوانێت ئەرکە بگرێت ئاستۆی خۆی. بەڵە زۆر باشە بەس سەبارەت بۆی کە تاکو ئێستا بۆچی تەنها کۆمەڵ و گۆڕان داوای حکوومەتە کاتێ دەکەن ینی لایەنەکانی تر بۆ نمونە خۆ لایەنی تریشێ سەرەکیین و تا ئێستا مەسەرن هەندێکیان بڵێم ڕەتیان کردوتەوە بەژار مەسەرن لەم حکوومەتە کاتی حکوومەتێکی کاتی پێک بێنرێت. خۆی ئەم حکوومەتی کە ئێستا لەسەر کارە پڕە لە ئاریشە و لە هەمان کاتیشدا حکوومەتی کاتی بە تایبەتی لەم بارودۆخەیە بەوەی با بڵین مامەڵێنەکردنی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بکەمکردنەوەی بودجە و ئەم ئاریشانەی هەیەی و لە دەستدانی بەشێکی باش لە سنووری هەرێمی کوردستان لە دوای 16 مانگەوە و لە دوای ئەم قەیرانە دارایی کە هەرێمی کوردستان بە تایبەتی لێستا بەدواوە کە بەشێکی باش لە بیرنەوتەکان کەوتنەوە دەست حکوومەتی عێراقی بەڕاستی ئەمە وەدەستە لەوێنێکە ئەم حکوومەتی ئێستا یعنی جارێککە بە هەندەی دووبارەی نەکەینەوە نوچستی هەناوە لە حکومڕانەتێکی تەندروست و ڕەشید بۆیە کە ئێمە قسە لە حکوومەتی کاتی دەکەین بۆی حکوومەتە کاتیەکە بەلایانی کەمەوە ئەم سێ دۆستیە بە ئەستۆ بگرێ هەتا وەکو حکوومەتێکی نیشتیمانی کە دەتوە حکوومەتێکی هەمیشەی کە بتوانێت خاوەنی پلان و نەخشە بێ بۆ دەربازبوون لە ماریشانی کە هەیە. بەڵام وەسمی بۆچی تەنها ئەم داواکاری بۆ حکوومەتە کاتێکە لە چوارچەوەی کۆمەڵ و گۆڕانە ماوەتەوە مەسەرەن لایانی تری لەراوەنیە کۆمەڵ و گۆڕان ئەگەر تێبینیمان کردبێت لە ماوەی ڕابردوشدا بە ئەندازەیەکی باش دەمڕاستیەتی بەرەی ناڕزاییان کردەوە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا و بە ئەندازەیەکی باش لەگەڵ شەقامدا هاوڕابوون بەوەی کە بە زمانێکی بەلیخ و بە زمانێکی ڕۆشن و ڕەوان گوتویانە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بەم شێوازە کوردستان تووشی وێرانە دەکا و لە ڕابردوشدا ئەمان متمانەیان بەم شێوازە لە فەرمانڕەواتی لە هەرێمی کوردستاندا لەق بووە و لە زۆربەی بابەتەکانی کە تایبەت بوو بە ناموەسەساتی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هاوڕابوون بۆیە بە دووری مەزانە یعنی شتێکی زۆر غەریب نییە کە ئەمڕۆژ لەسەر ئەو پرسەدا هاوڕابن بە تایبەتی لە دوای ڕێفراندۆم و لە دوای ئاریشە قوڵ و گەورانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە قوڵتر تێیکەوت. بەڵە بەزمەوەسم لە پێشوازی لایەنەکانی ترە بابەتی لایەنەکانی تر ئەگەر تێبینیمان کرد بێ بابەتەکە لایەنەکانی تر بەرپرسیارن لەم ڕووداوی کە هەیە ویان بەشدارن لە دەسەڵات بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستبەردار بوون لە دەسەڵات بەوەی کە ئەم دەسەڵاتە لەم ڕێگەیەوە بە تەکید داهاتێکی باش کۆکراوەتەوە و حیزب و حکوومەت بە ئەندازەیەکی زۆر تێکەڵچێش کراوە و
و خاوەنی مؤسساتی پێشمەرگە و خاوەنی مؤسساتی سەربازین کە لە پاڵ ئەم حکومەتە کە بە شێوەیەک لە شێوەکان تەوزیف کراوە بۆ پێگەی حیزبی خۆیان بۆیە زەحمەتە ئەمان دەستبەرداری حکومەتی ئەم حکومەتە بن بۆ حکومەتێکی کاتی دەوەستێتەوە سەر ئەم لایەنانەی غێری یەکێتی و پارتیکە بۆ شێوە سوودمەند بوون بە تەکید ئەمانە بازی ئەم ڕاڕایە دەدەن کە لە ڕابردوودانە لە بەرەی ناڕزاییەکی ڕاشکاوانەدا بوون واروەها نەکاریگەریەتێکی کاریگەری گەورەیان هەبوو لە حکومڕانی بۆ ئەوەی کە بەرامبەر بەلایەنەکانی کە نیگەرانن ئەوە بسەلمێنن کە بەتاکید توانای گۆڕانکاریان هەیەوەتە ئەگەر ئێمەوە حساب بکەین لە هەرێمی کوردستاندا بەشێک لە حیزبەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و پلەی یەکەمیش پارتی دموکراتی کوردستان خاوەنی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان و بەشداری پێکردنی لایەنەکانی تری تێدا نییە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە بەرەی نیگەران و ناڕزایی و واروەها ناڕازی بۆ لەم خۆناغانی ڕابردوو بەڵام لە بەرامبەریشدا بەشێک لە حیزبەکان لەو نێوەندەدا خۆیان یەکلا نەکردوتەوە بۆی کە لە بەرەی نیگەرانەکانن و لە بەرەی دەسەڵاتەکانن بە تایبەتیش لە پرسی ڕێفراندۆم بە ئەندازەیەکی باش کەوتنە بەرەی دەسەڵاتەوە و ئەمانش بەرپرسیارەتیان دەکەوێتە ئەستۆ لەم ڕووداوەی کە ڕوویداوە و لەوانەیە هێشتا بەرچاوڕوون نەبن یان ئەگەر تۆ تێبینیت کردبێ زۆرێک لە ڕاڕایی هەیە لە دوای 16 مانگی ڕابردووە بۆی کە ئەم لایەنانش بە هێواش لە ژێرباری بەرپرسیارەتی بێنە دەرەوە و هەندێک ئاماژەی خۆیان بە دەربخەن بۆی کە ئێمەش پێشبینیمان دەکرد وای لێبێ واتە بە ئەندازەیەکی زۆر لەمەی کە کردویانە لە ڕابردوو زۆرێک لە پەشیمان بوونەوە پاشەکەشت هەندێک لە مەسەن غێریەکێتی و پارتیش کە لە هەندێک لە مەسەرن ناتون تەو بەرێ سوودمەندیان چییە بۆ نمونە بەرەزووتر ڕەنگە سوودمەند بن لە حکوومەت یان لە دەسەڵات بەتەکید یانی ئەگە تۆ تێبینیت کردبێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بەشێک لەم لایەنە تەنها خاوەنی دەنگدەر و خاوەنی بتمانەی خەڵکن خاوەنی کورسی پەرلەمانن بەڵام ئەمان لە دەرەوەی با بڵێن ئەم ڕایەڵەش خاوەنی هێزن خاوەنی هێزی سەربازین کە لە ڕێگای ئەم پەیوەندیە و دەسەڵاتەیە لە ڕێگەی حکوومەتەوە ئیدارەی ئەم هێزە دەدەن و هەروەها خاوەنی با بڵێن نەوت و داهاتێکی ناشەفافن کە لەو ڕێگەیەوە توانیوێ حیزبەکانی خۆیان دەوڵەمەندکەن و بە ئەندازەیەک ئەم دەسەڵاتە ڕاگرن بە دیوێچکە لە هەرێمی کوردستاندا حیزب و دەسەڵات حیزب حکوومەت بە شێوەیەکی زۆر خراپ تێک هەڵکێش کراوە و ئەو لایەنانەش کە لە دەسەڵاتدا بوون چەند لە مێژە بە تایبەتی ئەم دوو لایەنە سەرچیە تەوزیفی مؤسساتی حکوومەتیان کردو بۆ بەهێزبوونی پێگەی حیزبی خۆیان و مانەوەی حیزبەکەی خۆیان دەستبەردار بوون بۆەوەی کە ناتوانن بە ستایلێکتر کاری حیزبایەتی و ممارەسەی کاری سیاسی بکەن هەندێک ئەستەما مەوسی پرسیارەکەم بوو کە ئێستا بەردەوامبوونی حکوومەتە ئێستا پێگنێنانی حکوومەت ئەنی تەناب ئەوەی کە یەکێتی و پارتی ڕەتیان کردووە خولانەکانی تریش بەرپرسیان کەنانە ژێرباری ئەم حکوومەتە کاتی خدن چۆن ئێستا حکوومەتە تاکو ئێستاش با بڵێن ینی هیچ ئاماژەیەکی نییە کە ئەگەر ڕازینێ بە حکوومەتی کاتی ئەی چ گۆڕانکارێک دەکات لەم کابینەی تاوەکو بتوانێت ئەم گۆڕانکاریانە لە ئاستی ئەو خواستانە دابێت کە خەڵکی کوردستان لەم شێوازە حکوومەتە ناڕازین واتە ئەم بەرەیە کە حکوومەتی کاتی دەوێت بەرچاوڕوونەکە دەبێت گۆڕانکاری بکرێت لە هەرێمی کوردستان و هەڵبژارنێکی نزیح بکرێ و لەگەڵ بەغدایە ئەم دۆسیە هەڵپەسێنراوە و بارودۆخە چەقبەستۆ چارەسەر بکرێ و قەزەی بشێوی خەڵک و موچە بە چارەسەر بکرێ بەڵام ئەمانەی کە با بڵێن لە دەسەڵاتدان ئەلتەرناتیڤیان بەبێت ینی با بڵێن لە غەیری درێژەدان بەمەی کە لە ڕابردوودا کردویانە هەتاکو ئێستاش بەدیلێکتریان نییە بڵێن ئەم حکوومەت ئەگەر بمێنێتەوە ئەیبمێنێتەوە دەبێت چی بکە و چی لە بەرنامەدایە واتە پشتیوانیکردن لەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەمەی کە لە دەسەڵاتدایە ئەو زەمانەتی تاکو ئێستا نەداوە بەو لایەنانەی کە داوای حکوومەتی کاتی دەکەن بۆی ئەگەر حکوومەتی کاتی نەبێ ئەی ئەلتەرناتیڤ و بەدیل بۆ باشکردنی ئەم دۆسیانەی کە واقعی کوردستانی بەم ئاخرەدا بردووە دەگاتە کوێ بەڵ ئەی سەبارەت بە پەیوەندی گۆڕان و کۆمەڵ و ئەو هاوڕایەکی ئێستا هەیەە جیاوازە لە پەیوەندی لایەنەکانی تر و ئەو هاوڕایی کە هەیەە بە دڵنیاییەوە جیاوازە لەبەرەوەی هەرێک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دوو هێزی مەدەنین ئەگەر تێبینیت کردبێ و دوو هێزی نامستەفیدن لە دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بۆیە پەیوەندیەکانیان هیچ لێکدانەوە و تەفسیرێکی بەرژەوەندی بۆ ناکرێ با بڵێن لە غێری ئەوەی کە لە دوای خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی 2011ەوە ئەم دوو هێزە کە پێکەوە پاگێزیان هەبوو بۆ ڕیفۆرم لە هەرێمی کوردستان و بەم هاوپەیمانیەتیە ماونەتەوە تاکو ئێستایان ئەگەر نەڵێن هاوپەیمانێتی چونکە تاکو ئێستا هاوپەیمانێتی و پرۆتۆکۆڵێکی نووسراونی لە بینیاندا بەڵام هەردووچیان وەکو دوو لایەنی سەرەکی
پاڵپشت واروە هاوڕابوون لەگەڵ شەقامی نیگەران و هاوڕابوون لەگەر با بڵێن بەشمەینەتی و بەشخوراوی با بڵێن میلەت و لێرەوە پێکەوە توانیویانە ئەم شارە بخەنە سەر حکوومەت و حکوومەت چەندە بە فشارەکانی ئەوان هاتوۆتە پێشێ یان نهاتوۆتە پێشێ بە ئەندازەیەک ئەوان لەو خەباتەی خۆیاندا بەردەوام بوون لەو هاوڕێەتی خۆیان ڕاڕانەبوون. ئەم دوولایەنە بەرژەوەندیان لە هاوپەیمانێتی دانیە لە غەیری هاو هەڵوێستیان نەبێ و لە غەیریەوەی کە هەردووچیان پێکەوە بە ئەندازەیەک لەبەرەی خەڵکن ئەجینا هیچ تەفسیر و لێکدانەوەیەک بۆ ئەم زۆرە هاوڕایەتیە ناکرێت بە غەیری ئەمەی کە هەردووچیان پێکەوە بە بەردەوامی لەم هاوڕایەتیە بۆ تێیتکردنی شەقام و بۆ ڕەخنەگرتن و بۆ دروستکردنی فشار هێناویانە. جیاوازەکەی چی لەگەڵ هاوڕایی لایەنەکانی تری هاوڕا ئەگەروێت و ئێمە ئەم یەکێتی و نیشتیمانی کوردستان و پارتی کوردستانی بەنەزەر وەربگرین هەردووچیان لە دەسەڵاتن و هەردووچیان لەگەڵ ئەمەدا کە ناکۆکن بەڵام کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری کۆمەڵێک بەرژەوەندی سەربازی کۆمەڵێک بەرژەوەندی لە دەستکەوتی دیبلۆماسی پێکەوەیان دەبەستێتەوە. ئەو لایەنە تریش کە هاوڕان دەگونجێت تەفسیری تری بۆ بکەین لە غەیری یەکێتی و پارتی کە لەگەڵ یەکێتی و پارتی هاوڕا دەبن هەموو تەفسیرێک دەکرێ بەوەی کە ئەمان بۆ هاوڕان و هەموو گومانێک لە جێی خۆیدای ئەمانە بۆ هاوڕان لەگەڵ یەکێتی و پارتی لە کاتێکدا کە نەمستەفیدن لەم دەسەڵاتە و نەم وەسەساتی سەربازیانەیە نەتوانن ئیدارەی بدەن و نە بەشداریان پێ دەکرێت لەم دەستکەوتە دیبلۆماسی و ئابوورانی لە هەرێمی کوردستاندا هەیە دەگونجێ ئەمانە بە ئاقارێشتر گومانیان پێ ببردرێ بە ئاقارێشتر تەفسیری خراپیان بۆ بکرێ و سەرنجیان لەسەردا بندرێ بەڵام لە بەرامبەردا ئەم دوولایەنە هیچ سوودمەندێکی مادی و معنەوی یەکتر نین هەتاوەکو لێکدانە و تەفسیریان بۆ بکرێ. مامۆستا ئەگەر بچینە هەورێ لای کاک چالاک زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ببوورە کە کەمێک درەنگ هاتین لای بەڕێستان سەبارەت بە دەمەوە ڕای بەڕێستان لەسەر مەسەلەی ئەو داواکەرەی کۆمەڵ و گۆڕان بزانین بۆ مەسەلەی حکوومەتی کاتی کە داوای حکوومەتێکی کاتی دەکەن و ئێوە پێتان وایە تەنام حکوومەتە کاتی دەتوانێت چارەسەرێک بۆ دۆخی هەرێم بدۆزێتەوە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانتان بەشداری خەمی خەڵکی کوردستانین لەو بوومە لەرزەی کە دوێنێش ڕوویدا هیوادارین بە زەرێکی کەم بۆ میلەتەکەمان بگەڕێتەوە. سەبارەت بە حکوومەتی ئینتیقالی یاخۆ حکوومەتی کاتی بێگومان هەموو حکوومەتێک کە شکەست دێنێ پێویستە دڵسۆزانی وڵاتەکە کە خۆی لە حزبە سیاسیەکان و کەسایەتی نیشتیمانی و دام و دەستگا مەدەنیەکاندایە دەبێت دەوری خۆیان بینن بۆی بتوانن لە پاش شکستی و حکوومەتەیە حکوومەتێک دروست بکرێ کە بتوانێ ئەرچی ئەو قۆناغا بگرێتە ئەستۆی خۆی کە پاش شکستی حکوومەتی دائیمەکەیە. بەداخەوە لە کوردستاندا لە پاش 16 ئۆکتۆبەر هەرچەندە لە سەرەتای دروستبوونی ئەو حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە فەشەلی دەستی پێکردووە بە شکاوی دەستی پێکردووە بە گەندەڵی دەستی پێکردووە بەڵام پاش 25 ساڵ حکومڕانی ئەو حکوومەتە شکست خواردووە گەیشتە لووتکەی شکستەکانی ئەویش ئەوەیە کە ناتوانێ بەرگری بکە ناتوانێ پەیوەندی دەرەوەی ڕێکوپێکی هەبێ ناتوانێت سەرکردایەتێکی وای هەبێ کە واقعیانە واقعی ڕۆی کوردستان و دەوروبەر و ناوچەکە و جیهان بخوێنێتەوە ناتوانێت پێداویستەکانی هاوڵاتیان دابین بکە ناتوانێت تەنانەت چارەگە موچەش بۆ هاوڵاتەکانی دابین بکە ناتوانێت بەرمیلە نەوتێک بۆ هاوڵاتەکانی دابین بکە لە بەرامبەردا دەتوانێت گەندەڵی بکە دەتوانێت دزی بکە دەتوانێت بە شێوازی مافیایی حکمی وڵات بکە کە حکمێکی ناشەرعیە حکمێکی دیکتاتۆریە بۆیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لەگەڵ برادرانمان لە کۆمەڵی ئیسلامی ئەو ئەرکەمان سەرشانی خۆمان لە هەوڵی ئەوەداین کە حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی یاخود حکومەتێکی کاتی بۆ ماوەیەکی دیاریکرا و دروست بکەین بە هاوپەیمانی لەگەڵ هەموو هێز و لایەنێکی خێر کە خێری ئەو میلەت و خاکەیان دەوێ بۆی بتوانین ئەو قۆناغە بەسەر ببین کار و باری هاوڵاتیان ڕایە بکەین بار و گوزرانی خەڵک چارەسەر بکەین موچەی خەڵک چارەسەر بکەین
پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا لەگەڵ ناوەن بکەینە پەیوەندێکی نیشتیمانی و نەتەوەیی بۆ ئەوی بتوانین مافەکانی کورد لەو قۆناغەدا دەستەبەر بکەین و لە هەمان کاتدا کە لە هەمویان گرنگترە بەلای منەوە ئەویش کارکردنە بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد کە هەتاوەکو ئێستا بەداخەوە لە وڵاتی ئێمەدا هیچ هەڵبژاردنێکی پاک و بێگەر نەکراوە لولەی تفەنگ بڕیاری داوە پاپول پارەی حرام بڕیاری داوە هێزی چەکدار بڕیاری داوە عەقڵی دکتاتۆر و کۆنەپەرستی بڕیاری داوە کە باڵانسی هەڵبژاردن لە وڵاتی ئێمەدا لاسەنگ بووە هێوادارین بتوانین هەڵبژاردنێکی ئاوا بکەین کە باڵانسەکە پارسەنگ بێ هەر کەسە و هەر حیزبە و بە گوێرەی قەوارەی خۆی بتوانێت لە حکومەتی داهاتووی پاش ئەو حکومەتە کاتیە دەوری خۆی بینێ بۆ خزمەتکردنی خاک و نیشتیمان. بەڵێ زۆر باشە بەرەزت باس لەو دەکەی کەم حکومڕانیە بەردەوام بێت درێژەدانە بە گەندەڵی ینی پێ دوای ئەگەر حکومەتە کاتێکە دروست نەکرێت کارەساتی زیاتر ڕووداوی کە بەڕێزت دەڵێت ئەم حکومەتە تەنیا لە گەندەڵی دەزانێت؟ بەڵێ بێگومان من ئەوم لە مناسبەیەکی تریشدا گوتووە ئەگەر ئاشبەتاڵی 75 هیچ لە هیچ حزب و کەس و لایەنێک نەبوو شان بداتە بەر شکستەکە شان بداتە بەر ئاشبەتاڵەکە ئەوە ئەوڕۆ لەو ڕۆی کوردستاندا هێزی نیشتیمان پەروەر هەیە هێزی بەهێز هەیە کە دەنجی خۆی لە میلەتەکەیەوە هاتووە وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو کۆمەڵی ئیسلامی دەتوانن شان بدەنە بەر ئەو شکستە لایەنی کەم دەتوانین شکستەکانی ئەو هەرەسە ئەو ئاشبەتاڵەکەم بکەینەوە کە من بە قەنەعەتی من ئەو ئاشبەتاڵەی 16 ئۆکتۆبەر هیچی کەمتر نییە لە ئاشبەتاڵەکەی 75. باشە کاک چالاکیەوە چۆن دەتوانن مەسەلەن ئەمە قەرەبوو ینی ئەم قەومە قەرەبوو بکەنەوە ئەم هەستێن ئەم قۆناغا هەستێنەوە کە بەرز دەڵێ ئێوە دەتوانن شان بدەنە بەر ئەم قۆناغە بە شێوازێکەوە دەتوانن ئەمە بکەن؟ ئەمە بێگومان وەکو ئەمە بەتابەتی لە بزوتنەوەی گۆڕاندا ئێمە باوەڕێکی تەواومان بە دیالۆگ هەیە بە دیالۆگێکی نیشتیمانی هەیە بە دیالۆگ هەیە لەسەر مێزێکی کوردەواری هەموو هێز و لایەنەکان بێن هەرێکە و بە سەنجی خۆی هەرێکە و بە ڕەنجی خۆی هەرێکە و بە قەوارە و دەور و تەسیری خۆی لەسەر ئەو مێزە دابنیشین خەمێک لەو وڵاتە بخۆین خەمێک لەو نیشتیمانە بخۆین ئەو شکستەیە ڕاست بکەینەوە یەکگرتووی ڕێزەکانی کورد بەڕای ئێمە زامنی سەرکەوتنمانە زامنی دەستەبەرکردنی مافەکانمانە لە ناوەند بۆیە لە ڕێگەی دیالۆگەوە بێگومان کە دەڵێن دیالۆگ تەنها لە نێوان ئێمە و کۆمەڵدانیە یاخود لەگەڵ چەند لایەنیشتر بێگومان لەگەڵ لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان لایەنە خێرەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڵام کە دەبێت ئەوانش بەشدار بن لەو دیالۆگە بەڵام بە حەزمی خۆیان بە حەزمی پاش 16 ئۆکتۆبەریان نەک بە حەزمی پێش 16 ئۆکتۆبەری. بەڵێ کاک چالاک بۆ بەڕێزت ئەم بەرەی کە مەسەلەن بەڕێی کۆمەڵ و گۆڕان کە ئێستادا حکومەتی کاتی بۆ ناوی دڵێ بەرەی خێر ینی لە بەرامبەریدا بەڕێی شەڕی شەیە ئەوەی کەم داباشکاری دابشکارێکی دروستەوە بۆ چوونیەوە؟ بەڵێ بێگومان ئەو بەرەی ئێمە من کە ناوی لێدەنم بەرەی خێر تاوەکو ئێستا هیچ شەڕێکمان نەبوو بۆ میلەتی خۆمان بۆ خاچی خۆمان بۆ نیشتیمانی خۆمان بەڵام لە بەرامبەردا بەرەکەی تر کە خۆی لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەڵبەتە لە نێوان قەوسێک سەرکردایەتی گومڕای یاخود سەرکردایەتی سەر لێ شێواوی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستم قاعیدەکەی نییە مەبەستم کادرە وەسەتەکانی نییە خەڵکانیش دڵسۆزن خەڵکانێکی نیشتیمان پەروەرن بەڵام سەرکردایەتیەکی گومڕایە سەرکردایەتیەکە ناتوانێت بڕیاردا تەنها دەتوانن بڕیاری خراپ بدەن هیچ بڕیارێکیان نەداوە لە بەرژەوەندی میلەتدا بە نمونەیەکی بچووک ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ساڵێک پێش ئێستا بە حزوری جەنابی کاک نەوشیروانیش ڕێکەوتنیەکی ڕێک و پێکمان لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەست کە هەموو خاڵەکانی زیاتر لە 25 خاڵ بوو هەمووی لە بەرژەوەندی میلەتی کووردا بوو نەهاتن دەستی برایەتی و دەستی کوردایەتی بۆ ئێمە درێژ بکەن ئەو
ڕێککەوتنیە جێبەجێ بکەین کە لە بەرژەوەندی هەموو میلەتی کووردا بوو بەڵام چوون لە بەرامبەردا چون دەستی شەڕیان لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان درێژ کرد ئەو بوو سەرکردایەتی پارتیان بە تایبەتی خودی شخصی کاک مەسعود بارزانیان گۆمڕا کرد وایان لێ کرد کە بچێ لە خۆی دەربچێ لە قوارەی خۆی دەربچێ و ڕێفراندۆمێک بکە کە هەموو کەس دۆست و دوژمن دەر و جیران دنیا دەیگوت مەیکە ئەو هەر کردی و ئەوە بوو نەتیجەی تاکڕەوی نەتیجەی گومڕایی ئەوە بوو کە ئەو کارەسات و ئاش بەتاڵێ بەسەر میلەتی ئێمەدا هەیە. بەڵێ سوپاس دەکەم بەگە بە کورتی وەڵامی و پرسیارەشم دەیت دواتر دەگەرم و لای بەڕێزیت بەس سەبارەت بە مەسەلەی ئەم حکومەتە کاتێک کە ئێوە وەکو دوولایان داوای دەکەن هیچ بەرژەوەندێکی حزبی تیان نیە داواکاریە؟ نابێگومان هیچ بەرژەوەندێکی حزبی و تاکە کەسی تێدا نیە بە پێچەوانەوە ئەرچێکی قورسە ئەرچێکی نیشتیمانی و نەتەوەیی و ئەخلاقی و دینی قورسە بەسەر شانی ئێمەدا کەوتووە ئەوە ئێمەین دەبێ شانیم دەینە بەرێ بە غەیری ئەرک و جێبەجێکردنی ئەرچێکی قورس بەولاوە هیچ بەرژەوەندێکی تر نییە بەڵام بۆ ئێمە شەرەفێکی گەورەیە کە لەو شکەستە گەورەیەدا لەو ئاش بەتاڵە گەورەیەدا ئێمە لەسەر ساحەکە هین ئێمە شان دەدەینە بەر ئەو ئەرکە قورسە. بەڵێ سوپاس دەکەم ماوسەکەمە ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەڕم و لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەم. با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگر پرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسیم بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاکە بەراک بگەڕم و لای بەڕێزت سەبارەت بە ئەگەر پێتەوە ئەگەر گۆڕانکاری نەکرێت یاخود ئەو داواکارانی ئێستا وەکو دوولایەنەتانە
ئەم شکستی و کاکچالاگوتی ناتوانرێت قۆناغەکە تێ بپەڕێنرێت و ئەم شکستان ڕاست بکرێنەوە. ویزارە پێش هەموو شتێک ئەگەداری ئەوە بین کە حکومەتی کاتی کە زۆر تەفسیری با بڵێن ناڕۆشنی بۆ دەکرێت پێیان وایە مثلن کە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دروشمی حکومەتی کاتی یان حکومەتی کاربڕێکەری با بڵێن بەرز کردوتەوە لەسەر ئەو ئەساسی کە ئەمان حکومەتەکە پێک دەهێنن و زۆرە لە ئینقلاب و کۆدیتایەک لە هەرێمی کوردستاندا ڕوودەدا و لایەنەکانی تر دەخرنە دەرەوەی باسنەکە. زارە پێش هەموو شتێک بزانین کە حکومەتی کاتی حکومەتێکی پەراوێزی نییە بەوەی کە لایەنێک دوو لایەنی پێک بهێنە و لایەنەکانی کە پەراوێز بخرێ لەبەرەوەی حکومەتی کاتی حکومەتێکی مواسساتیە لە دەروی مواسسات نییە بەوەی کە پێویستی بە دەنجی پەرلەمانە و دەبێت بە تەکیت زۆرینە لە پەرلەمان دەنجی پێ بدا و دەنجی پێویست بێنێ و ئەم دەنگە پێویستەش پێویستی بە بزوتنە پێویستی بە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی ترشە تاوەکو بتوانن ئەم زۆرینە لە پەرلەماندا دروستکەن بۆ پێکەنانی ئەم حکومەتە کاتیە و ئاگداری ئەوە بین کە حکومەتەکە کاتیە واتە کاربەڕێکەرە نەک با بڵێن حکومەتێک بێ کە تێیدا بتوانێت جێگرەوەی حکومەتێکی هەمیشەیی بێ و ئەمە تەنها بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەیە و دەبێت ئاگداری ئەوە بین کە ئەمە حکومەتێکی بەرپرسیارەتیە واتە نەک حکومەتێک بێ بە ئەندازەیەک ڕەخنەگر بێ لەوەی پێشووتر ئەم حکومەتە کاتیە دەکەوێت تا بەردەم بەرپرسیارەتی ئەم قەیرانانەی کە لە قەزایی موچۆ بژێوی خەڵکدا هەیە لە مۆزوعی گفتوگۆکردن لەگەڵ بەغدایەدا هەیە لە ڕووی ئەم قەیرانە گەورەی کە دیبلۆماسیەت لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بە وڵاتانی ئیقلیمی و دەولی تێکەوتووە و بەتەکید دەبێت بەرپرسیارەتی هەڵگرێ بەرامبەر بە هەڵبژاردنێکی پاک و بێگرد بۆ ئەوەی کە کوردستان بکەوێتەوە سەر سکەی نەتیجەکانی هەڵبژاردن و دەبێت ئاگداری ئەوەش بین کە ئەم حکومەتە کاتی حکومەتێکی بێگرفت نییە نی تۆ لە کاتێکدا قسە ئەم حکومەتە کاتیە دەکەی قەیرانی داراییت هەیە قەیرانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستانت هەیە لەگەڵ دنیای دەرەوەی خۆیدا بۆیە و هەروەها حکومەتێکی فریاد ڕەسیژ نییە بەوەی کە ئێمە کە دەڵێن حکومەتێکی کاتی یەکسەر قەنەعەتمان وابێ کە هەموو ئەو جر و گرفتانە بە ماوەیەکی کەم سارەسەر دەکرێت لەوەی ئەو حکومەتە کاتی حکومەتێکی فریاد ڕەسە نەخێر ئەم حکومەتە کاتیە هەنگاو دەهاوێ بۆ چەند شتێکی بەپەلا بۆ چەند پێداویستێکی بەپەلا کە ئەم ڕۆکە بەرەوشی هەرێمی کوردستانی گرتوتەوە دەبێتە بناغەیەک و ئەساس و دەستپێچێکی باش بۆ حکومەتە هەمیشەیەی کە دواتر لە ئەنجامی هەڵبژاردنە پاکەکان دروست دەبێت. ئەم بارودۆخە بەم حکومەتی سەد درێژە دەکێشێت پێ وەکو پێش 16 ئۆکتۆبەر ینی هەمانمانەوەی بارودۆخ خراپەکەیە بۆ نەگەر گۆڕانکاریێک نەکرێت خۆی ئەگەر تێبینیمان کردبێ ئەم حکومەتە لە هەرێمی کوردستاندا لە ڕابردوودا داهاتی زۆرتر بەدەستەوە بووە بەڵام گرفتی هەبووە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا و وڵاتانی دەوروبەر نەگەی بۆ ئاریشە گەورەی کە ئێستا هەیە بەڵام هەر جۆر و گرفتی هەیە بۆیە تەبایی لەوانەیە بە ئەندازەیەک باشتر بوو بێت کە پەیوەندی نێوان ئەم دوو هێز سەرەکی لە هەرێمی کوردستاندا پێش ڕیفراندۆم باشتر بوو لەوەی کە ئێستا هەیە بۆیە ئەگە لە ڕابردوودا ئەم حکومەتە کۆمەڵێک ناتەواوی هەبێ و کوردستان لە سایدا تووشی کۆمەڵی قەیران بووێ بە تاکید کە ئێستا دەرفەتەکانی لە بەردەمدا کەم بوونەتەوە لە ڕووی پەیوەندی لەگەڵ غێری خۆی و قەیران داهاتەکانی کەمتر بوونەتەوە بە تاکید ئەگەر بێت و بیرێک نەکرێتەوە دەرچەیەکە نەدۆزرێتەوە قەیرانەکان قوڵتر دەبنەوە نەک سارەسەر دەکرێتەوەی کە لە ڕابردوودای خراپتر دەچێت. بەڵام ئەوەی کە پێشتر لە بەرنامە وزارەتی ڕێوەی ئەمریکاش باز لە قۆناغێکی نوێ دەکات پێ دوایە ئەم قۆناغە نوێیە کەی پێ دوایە دەتوانێت لە کوردستان دەست پێ بکرێ بە تایبەتی ئەوانەیە کە لە سەردەمی شاغ بوون جۆرێک لە دەسەڵات مەسەرەن نەمان یاخود بڵین وازیان هێنا بە شێوەیەکی کاتی گرفتێک منەویشتەوەی ئەم واقعی نێودەوڵەتی ئەمە مامەڵەیەکی تەندروستمان لەگەڵ نەکردووە ینی واقعی نێودەوڵەتی وتی ڕیفراندۆم مەکەن کاتی نییە لە هەرێمی کوردستان ڕیفراندۆم بەڕێوە چوو ئێستاش لەم قۆناغەدا کە ئێمە جۆمان لە دەوروبەر ڕانەگرت جۆمە لە دنیای دەرەوە ڕانەگرت ئێستا لە کاتێکدا کە کارتی فشارەکانمان کەمتر بوونەتەوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لەم کارتانە گوێ لەم ینی حسابێک بۆم فشارە نێودەوڵەتی و ئیقلیمیانە بکەوە زارێککە بە خۆدا بچێتەوە و لەو عینادی و غروریە بێتە خوارەوە سەبارەت بەوەی کە لە دوایی با بڵێن لە ژێر فشارەکان کە زەنابی بەرزانی دەستی لە سەرۆکی هەرێم کێشایەوە دوای ئەوە بە ئەندازەیەک ئۆکەیەکی غامس کراوە بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ ئەوەی کە مامەڵەیان لەگەڵ دەکرێت کە دەرم ئۆکەیەکی غامس کراوەیان لەو ڕوانگەیەوە کەم ئۆکەیە هێشتا بەرچاوڕوون نییە کە ئەمریکا چەندە ناوبژیوانیەکی بە شێوەیەکی ناوبژیوانی دێتە ساحەکەیەوە و پشتی هەرێمی کوردستان دەگرێت بۆ مافە دەستوریەکانی و پشتی هەرێمی کوردستان دەگرێت بۆ شخوراوی کە هەیەی لەگەڵ بەغدایە و دەتوانێت ناوبژیوانێکی تەندروست بێت کە هەرێمی کوردستان دێتدا زەرەر نەکات و بە جدی فشار دەخاتە سەر بەغدایە بۆ ئەوەی کە ئەم با بڵێن ئەم فشارە سەر
سەربازی و دارانەی کە لەسەر هەرێمی کوردستانی داناوە ئەم کۆنتترۆلکردە بە ئەندازەیەک وەلا دەنێواتە ئۆکەیە کراوە بەڵام ئەم ئۆکەیە تاکو ئێستا معالیم و وردەکاریەکانی دیار نییە کە چەندە جێگەی ئومێدە بۆ ئەو دوو بەڕێزەی کە پێیان وابێ دەبنەوە بە فریاد ڕست. بەڵێ سوپاس دەکەم. کاک چالاگە بگەرم و لای بەڕێزت پێتان وایە بۆ تەنها ئەرکی مەسەرەن کۆمەڵ و گۆڕانە کە کار بۆ بکەن کە گۆڕانکاری بکرێت لە کوردستانە و مەسەرەن سەرکردایەتیی نوێ بۆ کوردستان پێک بێنرێ ئەی ئەرکی لایەنەکانی ترچیە دەرەوەی گۆڕان و کۆمەڵ؟ ببوورە لە سەرەتا پرسیارەکەم ژێرنێ هێندە قەتعی تێدا بوو. مەوەسمێ ئەرکی تەنها دوو هێزە کە کار بۆ بکەن گۆڕانکاری بکرێ یاخود سەرکردایەتێکی نوێ بۆ کوردستان پێک بێنرێ ئەرکی لایەنەکانی ترچیە جگە لە یەکێتی و پارتی؟ بێگومان هەموو ئەو ئەرکە ئەرچێکی نیشتیمانیە، ئەرچێکی نەتەوەییە، ئەرچێکی ئەخلاقیە، ئەرچێکی دینی، هەموو تاچێکی کووردە. هەر کەسە و بە گوێرەی توانای خۆی دەبێت شان براتە بەر ئەو ئەرکەیە. ئەوە ئەرچی تا یەکێک و حزبێک و بنەماڵەیەک نییە. هەموو هێز و لایەنەکانی تر ئێمە دەتوانین پەند ڕابردوو وەربگرین. هەموو حزب و لایەنەکانی تر کە ڕۆژانێک پشتی پارتی دیموکراتی کوردستانیان گرتووە لەو ڕێڕەوە سیاسی کە پێیدا ڕۆیشتون بە تایبەتی لە دوا قۆناغیدا کە قۆناغی ڕفراندۆم بوو دەبایە ئەوانە ئێستا ڕەخنە لە خۆیان بگرن. نابێت بیان و بێنێتەوە بۆ ئەوەی وڵا ئەو شەڕ و شۆڕە هەر ڕووی دەدا ئەگەر ڕفراندۆمیش نەبووایە، ڕفراندۆم بووە بیانوە. نەخێرەوە وان نییە. ئەوە دەسەڵاتە لە کوردستاندا زیاتر لە 3 ساڵە بانگێشە بۆ شەڕی نێوان کورد و شیعە دەکا. ئەوە پارتی دیموکراتی کوردستانە زیاتر لە 3 ساڵە بانگێشە بۆ شەڕی نێوان کورد و عەرەب و نێوان کورد و حەشدی شەعبی دەکا. ئەوە لە بەرنامەیاندا بوو. ئەگەر ئەو بەرنامەی کە ئەواندا نابوو ناگەێنێتە کەناری ئارام، ئەوە ئاژاوەیەک دروست بکەن وەکو چۆن شەڕی داعش گومانێکی زۆری لەسەرە، نیشانەی پرسیارێکی زۆری لەسەرە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کە هەماهەنگیان هەبوو بێ لەگەڵ داعش. بۆیە ئەو حزبانە حزبی شمولی و دیکتاتۆری هەمیشە بیانوو دێنێتەوە، هەمیشە بیانووی نامەعقول و نالۆجیکی دێنێتەوە بۆ شکستەکانی. ئەو هێزانەی تر دەبێت لە خۆیان بگەن. بەیانی ڕۆژی حسابە هەڵبژاردن زۆر پاش ساڵێکی تر دەکرێت. لە پاش ساڵێکتر کە دەکرێت دەبێت ئەوان بزانن چەندیان چەند دەبێت لە هەڵبژاردنی داهاتوو. ئەو وڵاتی ئێمە بەرەو پاش ناچێتەوە. من پێشتریش گوتومە ئەوە کورد نییە شکاوە، ئەوە پێشمەرگە نییە شکاوە، ئەوە دەسەڵاتی شکست خواردووە، ئەوە حزبێکی بنەماڵەییە کە شکاوە. مەبەستم هەردوو حزبی بنەماڵەییە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش. ئەوە بەڕێزەکان و شەورەژێڕەکانی ناو پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانی شکاون. ئەوە سەرکردایەتی گومڕا و سەرکردایەتی لە خەیاڵ پڵاویدا دەژین، ئەوانن شکستە هێناوە. بۆیە کورد هەڵدەستێتەوە، هێزی خێر زۆرە، کوڕی جوان و کچی جوان زۆرە، شان دەنەبەرە ئەو شکستەیە و هەڵیستێننەوە. من زۆر گەشتبینم و بە زووترین کاتیش هەڵدەستینەوە. ئەوەی لەگەڵ هەستانەوەکە بێ ئەوە بۆی حساب دەکرێت کە لە هەڵبژاردننی داهاتوو خەڵک دەنجی داتەیان نا. ئەوەی بەشدار نەبێت لە هەستانەوەکە بێگومان بازی خۆیدا لە ڕۆژی حسابەکەدا. بەڵێ زۆر باش. ئێستا زۆر باز لە شەراکەت دەکرێت، هەموو بڵین باز لە یەکریزی دەکرێت لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. ینی پێتان وایە یەکریزی بەبێ شەراکەت دروست دەبێت تا ئێستا ئیرادێکی نیە بۆ شەراکەت مەسەلەن بۆ تاکسازی بۆ بنەبەرکردنی گەندەڵی بەبێ ئەم پرۆسانە یەکریزی و تەبایی لە ناوخۆ دروست دەبێت؟ کاکە یەکریزی و تەبایی خۆ بەس بە قسە نییە. من بە نمونەیەکی بچووکی دێنمەوە. ئێمە لە بزوتنەوەی گۆڕانە یەک کەناڵی ئاسمانیمانە ئەویش کێنێنە هەتاوەکو ئێستا لە هەولێر مەمنوعە، هەتاوەکو ئێستا لە بادینان مەمنوعە. ئەوەی کە دەیکەن پەیامنێر و مراسیلەکانمان بە ڕۆقەیمی خۆیان دەیکەن، وەکو پێشمەرگە ئاسا لە هەولێر و لە بادینان ئیش دەکەن. بزوتنەوەیکی گەورە و گران کە خاوەنی 24 کورسی پەرلەمانیە، هەتا ئێستا ئێمە لەلایەن ئاسایشی پارتیەوە لە هەولێر ڕێگەمان پێ نادرێ مەکوەیەکمان هەبێ. ئەوە کەی ئاشتەوایی نیشتیمانیە، کەی یەکریزیە؟
با بچن لەسەر و چاوەکە و ئاوەکە ڕوونکەنەوە اینجا ئەو قسانە بکەن. بەڵێ مەبەستمەوە ئێستا لە کوردستان ئەگەر چاکسازی نەکرێ هەوڵک نەدرێت بۆ بەرابەرکردنی گەندەڵی تەبایی وێگرزی نێوان لایەنە سیاسەکەم بە وچوونیەوە دروست نابێت؟ بێگومان دەبێت نیازێکی پاک هەبێ دەبێت نیازێکی پاک هەبێ بۆ یەکڕێزی نیشتیمانی ئەویش بەوە دەبێت ئەو هێزانەی هەتاوەکو ئێستا بەشدار بوون یاخود هۆکاری سەرەکی بوون لەو شکستە گەورەیە کە بەسەر میلەتی کوردە هاتووە دەبێت ئەتراف بەغڵەتی خۆی بکە. ئەتراف بەغەڵەتکردن فەزیلەیە شکست نییە نەقسانی نییە. دەبێت پارتی دیموکراتی کوردستان دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەموو حیزبەکانی تریش کە پاڵپشتی ئەو پرۆسە سەقەتە شەخسیە بنەماڵەیە بوون دەبێت داوای بردن بکەن دەبێت بێنەوە سەر ڕێی ڕاست. بەڵێ سپاس دەکەم کاک چالاک ماوەستە کامرا کاتمەکەم ماوە سەبارەت بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدادا ینی پێ دوایە کورد بە شتێک بچێتە لەگەڵ بەغدا بە شێوەیە بتوانێت پێگەی بەهێز بێ و توێژ لەگەڵ بەغدا بە تایبەتی بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەرە. زەرە پێش هەموو شتێکە کرد ئەو پرسیارەی کە گوایە ئەگەر بێت و حکوومەتی بەغدا ئەگەر ڕیفرەندۆمیش نەکرا بایە ئەمنیەتەی هەبوو ئەوی ڕوویدادا ڕوویدەدا ئەم پێم وایە مۆسوعە تێڕوانینی زۆر هەڵەیەوە زۆر نالۆ بابرەی نامەنتقیە ئەوەی کە هەیە بۆ لەبەرەوەی هەمیشە پەیوەندی نێوان بەغدا و هەرێمی کوردستان لە ڕابردوودا و ئێستا واقعی نێودەوڵەتی و واقعی هێزە گەورەکان و واقعی ئیقلیمی ڕۆڵی کاریگەری هەبووە. من پێم وا بوو ئەگەر ڕیفرەندۆمە نەکرابایە گەرنیەتێکی لەو زۆرەش هەبێ عێراق و پاڵپشتیە بەغدا و پاڵپشتی ئیقلیمی و دەولی دەست نەدەکەوت کە لە دوای 16 مانگەوە دەستی کەوتەوە. هەرێمی کوردستان ئەم دۆستایەتی و پشتگیریە گەورەی کە هەبوو لە دەستی نەدەدا کە لە دەستی داواتە لە دەستدانی پشتیوانی دەرەچی هەرێمی کوردستان هۆکارێک بوو بۆ ئەوەی کە بەغدا جارێککە بێتەوە کەس دەستەری بە جواب نەیەوە ئەم با بڵێن سەرڕۆیی کە حکوومەتی عێراق لە دوای 16 ئۆکتۆبرەوە کردی ئەگەر پشتیوانی نێودەوڵەتی نەبووایە و بە ئاسانی نەیدەتوانی بیکەوە هەموو هۆکاری لە دەستدانی پشتیوانی لە هەرێمی کوردستان و زیادبوونی پشتیوانی بۆ بەغدا لە ئەنجامی ئەم ڕیفراندۆمەوە بووە کەواتە ئێمە ئێستا کاتێک کە دەمانەیە گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکەین بەڕاستی پێویستی بە ناوپشتیوانی نێودەوڵەتیە پێویستی بە ئاساییکردنەوەی هەرێمی کوردستانە لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ دنیای دەرەوەی خۆی بۆی کەدان بە هەڵەکانی داباساییکردنەوەنی هەرێمی کوردستان بە تەکید خۆی بارە قورسەکە دەکەوێتە سەر هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان بەوەی کە پێداچوونەوە بکە کە لە ڕابردوودا یاریەکی زۆر خراپی کردووە و جارێککە پەیوەندیەکی موسساتی دەست پێ بکاتەوە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ بەغدایەدا ئێستا نە پەیوەندیەکانی لە هەرێمی کوردستان ڕێخستۆتەوە واتە پەیوەندیەکانی لە پەیوەندی حیزبیەوە پەیوەندی قۆڕەخکاریەوە نەکردوتە پەیوەندیەکی موسساتی پەرلەمان تاکو ئێستا ئەم ڕۆڵە گرنگەی نیە لە چاودێریکردنی پەیوەندیەکانی حکوومەت و لایەنەکان لەگەڵ دنیای دەرەوەدا بۆیە ئەم پێم وایە پێشەوە ئێمە قسە لەگەڵ بەغدایە بکرێت دەبێت لە هەرێمی کوردستاندا ئەگەر گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکرێت چێ دەیکا ئەم لایەنە کە پەیوەندیەکانە لەگەڵ بەغدایە خراپ کردووە ئەمە دەکەن یا لایەنەکانی تر کە ئەمە دەکەن کە پشتیان لە بەرپرسیارەتی فەرمانڕەوایەتی دەلەمەی کە ڕوویداوە نییە و بە زمانێکە و گفتوگۆ دەکەن لەگەڵ بەغدایە بۆیە پەیوەندی لەگەڵ بەغدا بۆ ئاساییکردنەوە من پێم وایە پەیوەندیەکی زۆر ئاڵۆزە پێشەوەی کە لەگەڵ بەغدایان پەیوەندیانە ئاسایی بکرێتەوە دەبێت لە هەرێمی کوردستاندا تعریفی جۆری حکومڕانی لە هەرێمی کوردستان و زۆری پەیوەندیەکان و یەکڕێزی سارەسەری بۆ دروستکە لەوەی کە پەیوەندەکان لەگەڵ بەغدا ئاساییکردن لە کوردستان دۆخەکە ئاسایی بکرێتەوە بۆ نمونە شەراکەت هەبێت لە نێوان لایەنەکاندا خۆیم پێم وایە تا کوێستا پێینی لایەنەکان بە ئەندازەیەکی زۆر لێک دوورە ینی تۆ ئەگەر وای حساب بکەی هەمیشە پەیوەندیەکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکی ئاسایی بۆ لەو حالەتەنە کە بەرژەوەندیەکاننەوە دەخوازێ بەڵام لەو کاتەدا کە تووشی نووستی دەبن وەکو بینیمان چۆن یەکتریان تاوانبار کردو یەکتریان ناشرین کرد بەرامبەر بە کەناڵەکانی ڕێگەیان و میلەتەکە ئەو لایەنانەی کە وەکو کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کە نیگەرانن لەم بارودۆخە لەگەر ئەو لایەنانەی لە دەسەڵاتدان زەرورە ئەمە یەکلا بێتەوە ئایا ئەم تیمەی کە لەگەڵ بەغدایە گفتوگۆ دەکا تەرەفێک دەکەی کە بەرپرسیارەتی ناکەوێتە ئەستۆ و تەرەفێک دیکە کە بەرپرسیارەتی ئەم قۆناغی لە ئەستۆدایە. بەڵێ سوپاس دەکەم کاک چالاک دو پرسیارشم بۆ بەڕێستان بە کورتی سەبارەت بە ئەو تیمەیە خۆشاندەی لەگەڵ بەغداد و توێژ دەکات دەبێت چی بنەمایەکی تێدا بێ و بە تایبەتی بۆ مەسەلەی چارەسەرکردنی موچە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەین. بێگومان ئەو تیمەی ئێستا کە بڕیارە بچێتە بەغداد دەبێت لەگەڵ تیمەکانی تر جیاوازیان ئاسمان و ڕێسمان بێ ئەگەر تا دوێنێ ئەو تیمانەی دەچوون لەگەڵ بەغدا مامەڵەیان دەکرد تیمی حیزبی بنەماڵەیی شەخسی بوون ئێستا دەبێت تیمی کوردی پرۆفیشناڵی دڵسۆزی لێزانی دیپلۆماتکار بن بچن
دیفاع لە مافەکانی گەلی کورد بکەن لە هەنگاوی هەرە پێشینیان دابینکردنی موچە و نسبەی 17 لە بودجەی عراقدا بۆ گەلی کورد تەمین بکەن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز چالاک مهندیس ئەندامی جیڤاتی نیشتیمانی بستنەوەی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو هێروا بەڕێز کامران بابانزاد ئەندامی سەکرێتی کۆمەڵی ئیسلامی کە لە سوودەی سەرەکی لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.